ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕە تۆفیقم لە ئەڵقەم شەوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر ئاڵۆزیەکانی عێراق و هەروەها هەوڵەکانی تعریب لە کەرکووک کە بەردەوام و ناوبەناو ئەو هەوڵانە لە کەرکووک بە دیاریکراوی لە سەرگەڕان و هەندێک ناوچەی دیکە کە کورد تایە نیشتەجێنەوە زەوی زاری خۆیان هەیە هەوڵە درێ بەوەی کە زەویەکانیان داگیر بکرێەوە جارێکی کە تعریب بکرێتەوە هەروەکو هەوڵی ئەمڕۆ کە ژمارەیەک لە عەرەبەکان چوونە سەر ئەو زەویانە و لەوێ خێمەیان هەڵدا و بە هەوڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکی ناوچەکە توانیان ئەم هەوڵە پوچەڵ بکەنەوە و نەهێڵن ئەو کەسانی کە شۆڤێنین و هەوڵی داگیرکردنی زەوی کوورد دەدەن هەوڵەکەیان سەر بگرێن. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردووشدا لە چوارچێوەی سەردان و هەروەها ڕێخستنی وەفدێک کە لە بەغدا بوون کۆمەڵێک دیدار و کۆبوونەوەی گرنگ لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراق بە گشتی بە سونە بە کورد بە سونە و شیعە ئەنجامدا و تێیدا یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆی کرد لەسەر پێکهێنانی حکوومەتی ئایندەی عێراق و هەروەها مادەی 140 و ناوچەکێشە لە سەرەکان و بە دیاریکراوی یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت ئەوە ڕابگەێنێت کە خۆی بێبەریەکە لە کێشە و ململانەکانی نێوماڵی شیعە و هەروەها ئەو ململانەیەنی دیکە کە ئەگەر لە داهاتوودا بێتە ئارەوە. بەگشتی هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە چوارچێوەی پێکهێنانی حکوومەتی عێراق چۆنە و هەروەها سەبارەت بە تعریب و ڕوبەڕووبوونەوەی ئەو ڕەوتە شۆڤێنەی کە لە کەرکووک هەمیشە دەیەوێت خاشی کوورد داگیر بکات لە چ ئاستێکدا قسە و باسەکەین لەم بارەوە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم خاتوو ڕابیح حەمەد ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە شاری هەولێر لەگەڵمانە خاتوو ڕابیح حەسڵاوت لێبێ هەروەها کاک ڕەمەزان عوسمان کادری پێشکەوتووی یەکێتی لە کەرکووک و سەرگەڕان کە جەنابی شەمەسواسەوە لە کەرکووک لەگەڵمان ساڵتان لێبێت سەرەتا گەل لە خاتوو ڕابیح دەست پێ بکەم دەچینە سەر هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆبوونەوە دیدارەکانی لە بەغدا لەگەڵ لایەنە سیاسیەکان بەگشتی یەکێتی نیشتیمانی کوردستان دۆخی دوای هەڵبژاردن لە عێراق چۆن دەبینێ ئەوەی کە دەگوزارێت ئەتوانین بڵێن جێگەی متمانەیە و عێراق بەرەو ئارامیە ڕات یان ئێوە چۆنەی بینن فەرموو خاتوو ڕابیح. بەڵێ سلااو لە میوانە بەڕێز دەکەشت سلااو لە بینەرانی بەڕێز خۆی لە ڕاستیدا ئەم سەردانەی وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەغدا تەنها بۆ بەرچاوڕوونی بوو لەسەر بارودۆخی عێراق لە دوای ڕاگەیاندنی ئەنجامە بەراییەکانی هەڵبژاردن بە تایبەتی لە نێوان ماڵی شیعە کە بوون بە دوو بەرەی جیاواز بەرێکیان ئەنجامی هەڵبژاردنەکان ڕەت دەکاتەوە و بەرێکیان دڵخۆشە بەوەی کە سەرکەوتنی گەورەی بەدەستێناوەکو ڕەوتی سەدر بە تایبەتی وا لایەنە سونەکانیش بەڵام لایەنە سونەکان ئەوان کێشەیەکی ئەوتۆیان نیە لایەنە کوردیەکانیش کێشەیان نییە بەڵام ئەوەی ئێستا کێشە هەیە و بە تایبەتی هۆکارەکەش کە کاریگەری هەیە لەسەر پێکەنانی حکومەت لە ئایندەیەکی نزیکدا ئەوەیانە کە لایەنی شیعەکان بە تایبەتی دابەش بوون بە دوو بەرەبەرەی چوارچێوەی هەمانجی و بەرەی ڕەوتی سەدر کە ئەمە وا دەکا بارودۆخی عێراق بەرە و ئاڵۆزی بڕوا بە تایبەتی کە ئەم دوولایەنە ڕێک ناکەون لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن بەرێکیان بە تەواوی کۆی ئەنجامی هەڵبژاردنەکە ڕەت دەکاتەوە بە تایبەتی بۆیە بە بڕوای من تا ئێستا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دوودڵە لەوەی کە بە چ شێوەیەک ئەنجامە کۆتاییەکان ڕابگەێنێت کە پێشکەش بە محکەمەی ئیتیحادی کردووە دوای ئەوەی تانەکان پێشکەش کرا و دووبارە هەندێک لە سندوقەکان ژمار درانەوە ڕەوا ڕاگەیەندرا کە دەنگەکان هیچی جیاواز نەبە لەگەڵ ئەوەی ئەلکترۆنیەکە کە دەنگەکانی بژاردووە بۆیە تا ئێستا خۆپیشاندانەکان لە بەغدا بەردەوامە و ئەو بەرەیە کە ناویان ناوە چوارچێوەی هەمانجی ئەوە بە تەواوی ئەو ئەنجامە ڕەت دەکەنەوە بەڵام ئەگەر لە حالەتێکیشدا قبولی بکەن بەو شێوەیە ئەوان دوودڵن واخود گومانیان هەیە لەوەی کە لە داهاتوودا ئەو ئەنجومەنیێرانەی کە پێک دەهێنرێ ببێتە هۆی ئارامی لە عێراقا و عێراق بەرەو کنارێکی ئارام ببە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی ئەمنیەوە ئەوە نییە خۆی مەترسیان هەیە ئەو بەرەی چوارچێوەی هەمانجی مەترسی زۆریان هەیە لەو ئەنجامە چونکە لە ڕابردوودا بینیانە کە کوتلەی سەدری تەنها 30 کورسی یان 40 کورسی پەرلەمانیان هەبووە توانیویانە کۆی پرۆسی سیاسی لە عێراقا
کۆنتترۆل بکەن یاخد یاسایەکان ئەگەر بە ئارەزوویوان نەبێ یاسایەکە نەچی بەڕێوە یاخود بە ئاراستەیەکی بن بەڵام لێرەدا ئەم جاریان 74 کورسیان هەیە لەوانەیە ژمارەیەک لە کورسیە بێلایەنەکانیش بۆ خۆیان ڕابچێشن ئەگەر تەنسیقیش بکەن لەگەڵ لایەنێکی سونە بە تایبەتی براوەی سونەکان کە بەڕێز حەلبوسی سەرۆکایەتی دەکا کوتلەی پێشکەوتن ئەوە گومان لەلایەن ئەو بەرەی چوارچەوەی تەنسیقی هاوپەیمانی یاخود هەمانجی دروست دەکا کە بتوانن یاسایەکان بە پێچەوانەی ویست و ئارەزوویان بی بە تایبەتی مەترسیان هەیە لەوەی کە ببێتە هۆی هەڵۆشانەوەی حەشدی شعبی لە داهاتوودا یاخود یاسایەکانی دەردەکە بێتە هۆی بچووکردنەوەی یاخود نەمانی کاریگەری ئەم لایەنانە لە گۆڕۆپانی سیاسی عێراق. زۆر باشە ئەمێ فۆکس خەمە سەر ئەوەی کە بزانم ئێوە لە دیدارەکانە لەگەڵ لایەنی شیعە بە دیاریکراوی یعنی بەڕاشکاوی ئێوە چیتان پێوتن و ئەوانیش چیان وت ئێوە ڕاستە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێمە نابینە تەرەفێک لە ململانەکانی نێو ماڵی شیعە بەڵام ئەگەر ماڵی شیعە هەر ئاوا پرد بێت ینی پێ دوایە مامەڵەکردن لەگەڵیا بە تایبەتی بۆ نمونە کورد ئەگەر لە داهاتوە بۆ ودێکی هاوبەش هیلایەنە سیاسەکان بچنە بەغدا ئەتوانن مامەڵەیەکی دروست بکەن یاخود دەتوانن لێک تێگەیشتنیان هەبێ لەگەڵ لایەنی شیعە چونکە بە دیاریکراوی ئەوان حکوومەت پێگەێنن لە داهاتوە. خۆی جارێ زووە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و کوردیش بەگشتی هیچ قسە بکەین لەسەر داهاتووی حکوومەت بەڕاستی لەبەرەوەی ئێستا ئەو دووبەرەی شیعەکان ئێمە نامانێ ببینە تەرەف لەگەر هیچ یەکێک لەو لایەنانە ئەنجامی کۆتایی هەڵبژارنەکە ڕابگەیەندرێ بەڵێ بەڕاستە خۆی ئێمە وەکو کورد جارێ چونکە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان چوو بووین و پێشتریش وەفدێکی پارتی دیموکراتی کوردستان چوو بوو بەڵام ئێمە دەمانێت وەکو کورد بە یەک تیم بچینە بەغدا لە داهاتوودا دوای ئەوەی لایەنە کوردیەکان لاریمی کوردستان کۆ دەبنەوە بەرنامەی خۆیان دادەنێن بە چ شێوازێک لەگەڵ حکوومەتی داهاتووی عێراق ڕێک دەکەوین بەشداری لە حکوومەت دەکەین و چۆن بەشداری دەکەین داواکاریەکانی هەرێمی کوردستان چی دەبێت لە داهاتوودا ئەوە هێشتان باز نەکراوە لە نێوان حزب کوردستانەکە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بۆیە زووە ئێمە بچینە ناو ئەو کێشەی نێوان شیعەکان بە تایبەتی ئەگەر بێ هەر قسەیەک بکەین لەگەر هەر لایەنێک دەبینە تەرەف لەوە ئێمەش نامانێ بچینە ناو ململانەی شیعەکان بە تایبەتی ئەگەر شیعە بە یەکگرتووی یاخود هەمانجی نەبوو لە نێوانیان بۆ پێکەنانی کابینەی داهاتوو دڵنیا بین بۆ هەمومان خراپە بێ و عێراق بەرەو ئاراستەیەکی خراپ دەچێ نە لە ڕووی ئابوووریەوە نە لە ڕووی ئەمنیەوە نە لە ڕووی خزمەت گوزاریەوە دەتوانی هیچ بکە و حکوومەتە تەنانەت ئەگە حکوومەتی شپێک بێ حکوومەتی زۆرینەی نیشتیمانی وەکو ئەوەی کوتلەی سەدرەکان داوای دەکەن دڵنیا بن ئەم حکوومەتە سەرکەوتو نابی بەو شێوەیە ئەگەر لایەنی بەرامبەر ڕازی نەبن یاخود قبولیان نەبی وەکو ئۆپۆزیسیۆنێکی مەدەنی ڕفتار بکەن لەگەڵ ئەو حکوومەتەی داهاتووی زۆرینەکە پێک دێ بۆیە جارێ زووە بڕیار لەوە بدەین پێویستە کورد چاوەڕوانی ئەوە بکە بزانی کەی لایەنە شیعەکان ڕێکەوتن لەسەر ئەوەی حکوومەتەکە چۆن پێک دێنن ئەو کاتە کورد دەتوانانی هەڵوێستی خۆی ڕاشکاوانە لەگەڵ ئەوانە یەکلایی بکاتەوە و بە بەرنمەیەکی بەهێزەوە بەیەکگرتووی بچینە بەغدا بۆ قسە لەسەر داهاتووی عێراق بکرێ. دەست خۆشخات و ڕابێ حەدێم و خزمەت جەنابەت کاک ڕەمەزان عوسمان کادری پێشکەوتووی یەکێتی لە کەرکووک سەرگەڕان ئەمێ بێمە سەر و بابەتی کە ئەمڕۆ بە دیاریکراوی کە ڕوویە لەو ناوچانە ژمارێک لە عەرەب شۆڤێنەکان بە دیاریکراوی دەیانەوێ هەمیشە ینی فشارێک دروست بکەن یا دەیانەوێ ئەو ناوچەیە یعنی چۆن ڵی دایمە شڵەژانێکی تیابێت لە چوارچێوەی ئەو ئاڵۆزێک گەورەی کە ئێستا هەموو عراقی گرتوتەوە بەدەر لە هەرێمی کوردستان لەوێ ئەمڕۆ ئەو هەوڵانە ینی شکستیان پێێنرا بە پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن نەتوانرێت ینی جارێکی دیکە ڕێگری بکرێت لەوەی کە عەرەبی شۆڤێنی نەتوانن هەوڵێکی ئاوها بن کە بیانێ زەویزاری کورد و خاچی کورد لەوێ داگیر بکەن چکەی مۆتا لە سەروبەندی ئەوان کە حکوومەتی نوێی عێراق پێکمێنێ و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە تا لە بەغدایە دەیەوێت لە لایەنەکان بگاوە کۆبوونەوەی هەیە و پەیوەندی هەیە بەگشتی خوێنەوەتان بۆ دۆخە چۆنە کاک ڕەمەزان فەرموو. بەڵێ سڵاوتان لە بێسڵاو لە میوانێکەشت سڵاو لە خەڵکی خۆڕاگری سەرگەڕان و گوندەکانی قارەمانەنە پێشمەرگە ئاسا کە هەم ببوورە پێشمەرگە ئاسا قارەمانانە هەموو کات دێنە دەست
شەوان لەگەڵ داعش و ڕۆژانیش لەگەڵ عەرەبی هاوردە بەڕاستی جێی شانازین ئەو خەڵکە خۆڕاگەرەیەکەوە لەوێ ماوەتەوە و ڕۆژانە عەرەبی هاوردە و داعش بەرانگاریانێ بێتەوە. بەڵێ ئەوەی کە ئێستا ئەمای بین لە مۆزعە و لەم کات و ساتی کەەوە ئێستا کە حکومەتی ناوەند ئەم وەزعی بەسەرا هاتووە ئەبینیم وەزعێکی زۆر خراپە ئەمانەش هەم ئەو وەزعا قۆزنەوە و هەم لەگەڵ خەڵکانێک هەن پاڵپشتیانن ئەمڕۆکە بەرە بەیانی ئەمڕۆ کۆمەڵی عەرەبی هاوردا کە دەهازاریان پێڵێن هاتوون لە سنووری سەرگەڕان لە گوندی شەناغا حەڵ خێمیان هەڵداوە بە نیازی ئەوە بوون کە لەوێ بمێننەوە و مڵکەکانمان داگیرکەن کە کاتی بەعسی هاتوون لەوێ ئێمە وەکو خەڵکی گوندەکە تەرحیل کراوە ئەوان هاتوون لەوێ دانیشتون بەڵام خۆشبەختانە خەڵکی گوندەکان خڕبوونەوە لێیان و هاتنە دەست و ئەوە بووتر هێزێکی عراقی پێکاتبوو لە چەند هەمەر و شورتەی محەلی هاتن دیوەنگیریان کرد لەگەڵمانە تر هێزە عەسکەریەکە وتی کاکە ئێمە بڕیارمان بووە توە ئەم خێمانە هەڵەگرین لە هەوری ئەوە داین لە قیادەی عەمەلیاتەوە ئەوە لە قیادەی عەمەلیاتی کەرکووک باوڵین بە هەوڵ و هیمەتی سەرکردایەتی و پەرلەمانتارانی خۆمان بوو زۆر زۆر سوپاسی بە ڕێزان کاک ئاسۆ کاکیوا لێپرسایی مەڵبەندی دووبز بەڕێز کاک ڕێبوار بەڕاستی دەستێکی باڵای هەبوو جوودێکی زۆر زۆری لە بەیانیوە لەگەڵ مامو تا ئێوارێ خێمەکان تێکدرا و دەرکراون لەوێنە لەگەڵ ما بووە هەوڵێ زۆر زۆر جدیدا بوو ئەو وەزعە لەگەڵ مامو تاکو ئەو کاتە هەوڵێکی عەمەلیاتی کەرکووە قسەی کردووە ئەوە بوو کە بەتوانە بەڵێ کاک ڕێبوار سەرکردایەتی پەرلەمانتاری پێشووی خولی پێشووی ئەنجومەنی نوێنەران ئەندامی سەرکردایەتی ڕێبوار تەها بەڵێ بەڕاستی جوودێکی زۆر چاکی کرد بەڕاستی ئەنجومەی نوێنەرانی خولی پێشوو بەڕاستی ئەو جودەی کاک ڕێبوار کردوێتی لەگەڵ برادرانی خۆمان وەکو کاگاسۆ و کاکیوا و ئەو کاکانی هەمووی کە لێرە وەکو سەرکردایەتی چێتی هەر هەموو هاتنە سەر هەموو جودێکی چاچان کرد تا توانیمانە ئەم وەزعە بەرەو ئاراستەیەکی باش بەرین بەڕاستیانی ئێمە کە چوونێتەوێنە و خەڵکە لەوێ خڕبووینەتەوە بۆ نەچوینە هەروە ئاسانی ئەگەڕەوان نەڕۆنی ئێمە وازیان لێبێنین ئێمە بە عازی سەرکردایەتی خۆمان داوامان لێ کرا گوتیان کاکە تەحمل بکەن تا تۆزێک ئێمە بزان یەکلای بکەینەوە ئەگەر نەمانتوان یەکلای بکەینەوە یاخود بەخسیان نەکردین ئێوە بە خۆتان یەکلای بەڵام ئێمە بە خەڵکی سوورەکەمان ڕاگرتەوە گوتمان کاکە تا بزانین کاک ڕێبوار و کاگاسۆ کە برادرانی خۆمان لە سەرکردایی چیمان بۆکەن ئەوان جوابمان بدەن بڵێن کاکە شتێک ناکرێت لەگەڵ هێزە سەربازیەکان و ئەوانیش پاڵپشتیارن ئەو زەمە حسابی چکەمانە کرد کە خەڵکی دەویست خێمەکانیان لەسەر بستێنێ بەڵام هەر ئەوە بوو کە ڕێگریان لێ بە زەبری چەک ئەو کاتە بووە ڕوبەڕووبوونەوە لە نێوان کورد و عەرەب لێوە جارێککە ناوچەکە ئاڵۆسترە بوو ئێمە ببورە ئەمە بە زەبری چەک نەبوو ئەوان هاتوون ئێمەش هەر وەکو خەڵک بە چۆن بڵێ بچینە پێشوە لە مزارەی کێ سلوی بکەین و ئەگەر لەوێ شەر ناگر خێمەکانیان ئەوستان ئەوە بە تەقیان لێ بکەین شەڕیان لەگەڵ بکەین ئاچکم لەم کات ساتەیە ئەو شتە ناکرێت بەڕاستی ئەگەر ئێمە بە زەبری چەک لێ بکەین ئەتوانی خۆ ئەشکەین بەڵام ناکرێت وێ گوندانە هەمووی چۆڵکرێ بۆ دوای ئەو عەمەلی کە تو ئەیکەیت ئێمە بەڕاستی لە هەوڵی ئەوە داین بە سلمی ئیشەکان هەڵ بکرێت و بە هەوڵ و توانای برادرانی خۆمان لە بەغا بەڵام ئەم شتانی کە ئێستا بەسەرمادێت و ئەیکەن و ئەمە ڕۆژانە ڕووەدات پێشتر لە پەڵکانە کراوە پێشتر لە خراپە کراوە لە گوندی گابەڵەکە کراوە ئێستا لە شەناغەیە بە هەمان شێوە کرێتەوە ئەمانە ئیشی یەکجاریان نییە ئەمە پیشەی هەمیشەیانە کە دێن هەوڵەدەن بۆی داگیرکردنی شوێنەکانەوە بەڵام خۆشبەختانە لەخوا بە زیاد بێ بەجود و توانای قیادەی خۆمان و سەرکردایەتی و خەڵکی خۆڕاگری سنوورەکە تا ئێستا نەمان هێشتووە 1 مەتر زەوی لەو سنوورە داگیر بکەن و یاخود بیچێڵن بۆ خۆیان هەر ئەوەشە کە ئێستاکە ئێمە خەڵکەکە خەڵکێکی خۆڕاگرە بەتوانایە بەڵام ئەمە کۆتایی پێ نایە بەم شێ ڕۆژە لە سنووری داخوقە ڕۆژە لە سنووری ئێمەیە ڕۆژە لە سنووری دەبسە بەڕاستی ئەبێ
وەکو داوا لە قیاداکەین داوا لە حکومەت دەکەین ئەمە جێبەجێکردنی مادە 130 بێت بۆ کۆتاییهێنانی ئەم وەزعە تا مادەی 130 بەجێ نەکرێت ئەم وەزعە کۆتایی پێ نایە کە کۆتایی ئەم وەزعەژنەیە ئەمە هەم ئیپیشە هەموو ڕۆژەمانە بێت دەتر لە هەر جاری لە سنوورێک و لە شوێنێ دەست پێکردن بەم وەزعە و بەم شێوەیە ئەمە وای کردووە خەڵکی نیگەران کردووە خەڵک بەڕاستی بەرەوە ئەوەی کە بێتاقەت بۆ لەوێنە خەریکە کۆچەکەن بەرەو شارەکانی هەرێم ئەمەژە خەڵک کۆچ بکات شوێنەکەمانەوە جا بە کەیفی خوانێت تعریبەکە بە ئاسانی بخوانێکەن و نەکەس ڕێگرە لیان و نەکەسیش مەترسێکی زۆر زۆر گەورەیە بەڕاستی ئەمڕۆ کراوە بۆ ئاگاداریشتام ئێمە خۆڕاگری من کە توانیمانە ئەوان چەکیشیان پێ بۆ ئەوەی 10,000یانی کە هاتوونە بە ناو 10,000 ئەمە کاتی خۆی کە بەعسیە نایەنە مستەفیدیان بۆی لێ جیجی هەموو جارەکانی کە پۆلیسی کەرکووک هاتنەوێ یعنی ئەم جارش بە هەمان شێوە بوو نانە ئەم جارە بەڵێ ئەم جارە پێشەوەی سوپا و پۆلیس بێخوان هاتوون لەوێنە خێمەیان هەڵدا بەڵام ئێمە ویستمان لەگەڵان ڕوبەڕووبوونەوە بکەین ئەتر سوپا گەیشتەوەندی کاکە ئێمە ئاگدار کراوینەتەوە لە قیادەی ئەمەلیات ئەوە بکاگڕێوار هەوری ئەوەی داوە لەگە قاید ئەمەلیات قسەی کردبوو و توی من دەیانە دوای ئەوە لە ئاخیرا ئێوە دوای نیوەڕۆ بۆ عەسرەکەی ئەمە هەرویستیان لەگە عەسکەرەکە ڕوبەڕوو بنێرە عەسکەرەکان لێکیاندا لەگە عەرەب هاوردەکان ناویست بڕۆن چەکشیان پێ بوو یانی ویستیان مشکلە بنێنەوە بەڵام دیار بووتر کاگڕێبات ئێمە قسم لەگەڵی کردم کاگرەوەزەکان بۆ عقارە ئەڕوە وا بزانم ئەمە ئەیانێ بمێننەوە ترچوو بە قیادەی ئەمەلیات لەگەڵ ئەمەلیات قسەی کردەوە دیسان قاید ئەمەلیاتی ئەم جارەگە دەرنەچێ خۆمەچم بۆ هێنا باش بوو بە هەوڵی کە ئەو برادرانە تر شتەکانمان بۆ ئاسان بوو بەڕاستی کێشەکان گەورە نەبوو بۆ شێوەی کەوا دوای تووشی خەڵک تووشی مشکلە بێت و خوانە خواستا زۆر باش بریندار و شەید وشتی لێ بکێتەوە ئێمە خەڵک بەنیازیەوە نەبوو ئەو شوێنە بەجێ بەڵی بەخوا دەست خۆشکاک ڕەمەزان دێمەوە خزمەت جەنابەت خات و ڕابیحە ینی بۆ نمونە ئەو تا بینین عێراق خۆی دۆخەکەی زۆر ئاڵۆزە ینی کارگەیشتەوەی کە هەوڵی تیرۆکردنی سەرۆکوەزیرانی عێراق مستەفا کازمی درراوە پەیوەندی نێوان لایەنەکانی شیعەوە تا بەو ئاڵۆزیەکەی بینی وەلا پێشوش لە دیالە بینیمان کە چۆن داعش ویستی هێرش کات وە کۆمەڵێک زیانیدا لەو ناوچەیە هەمیشە ینی مەترسیەکانی داعش ینی بۆمبێکی تەوقیتە هەر کاتێک بێ دەتەقێتەوە ئەوەی کە گرنگەوە ئەوەی کە بەلای یەکێتی شەوە گرنگەوە تا پاراستنی ناوچە کێشە لە سەرەکان و ناوچە جێناکۆکان و جێبەجێکردنی مادی 140 بە دیاریکراوی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوێ وەفدی هەرێمی کوردستان کە جارێکی دیکە بۆ گفتوگۆ دەچێتە بەغدا ئەولەویەتی گفتوگۆکانی چی بێ مادی 140 بێ یاخود پۆست بێت یاخود بودجە و ینی پارە بێ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کامیان گرنگترە بەلای یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەبێ کورد بە دیاریکراوی پێداگری لەسەر چی بکە خات و ڕابیحە بەڵێ بەدڵنیاییەوە بەڵام جارێ قسە لەسەر ئەوە بکەین وەفد بچێتە بەغدا بۆی ئەو بابەتانە باسکە زووە لەبەر ئەوەی ناکرێت کە وا بە زووی بەڵام هەنگاوی یەکەم دەبێت لایەنە کوردستانیەکان بە یەکەوە دانیشن بیر لە داهاتووی هەرێمی کوردستان و ناوچە چێشە لەسەرەکان بکەنەوە بەڕاستی لە هەموو خولەکانی ڕابردوو ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو هەموو ساڵێک کورد تەنها کێشەی ئەوە بووە کە بچێتە بەغدا لەسەر یاسای بودجە قسە بکە هەموو بابەتەکانی دی لەبیر کراوە تەنها تەرکیز کراوەتەوە سەر بابەتی بودجە پێویستە کورد بەرنامەی هەبێ بەرنامەکە بۆ 4 ساڵی ئەم کابینەی حکوومەتی عێراقی بێ کە پێک دەهێنرێ بۆ 4 ساڵەکە بەرنامەی هەبێ لەگەڵ ئەم حکوومەتە هاوبەشی بکە نەک تەنها بۆ ساڵانە کە کێشەی بودجە بێتەوە دیسان هەموو بابەتە سەرچەکانی تر ببێتە لاوەچی و لەبیری بکە تەنها تەرکیز بکاتە سەر بابەتی بودجە پێویستە یەکەم هەنگاو بابەتی ناوچە کێشە لەسەرەکان بێ بەتایبەتی ئەو ناوچانە لە دوای ڕۆشتنی داعش لە ناوچانە ئەو ناوچانە بە تەواوی پاک نەکراوەتەوە لە داعش بەتایبەتی کە هێزی پێشمەرگە حزوری نەماوە لە ناوچەیە و هێزی عێراقیش لەو ناوچانە نییە فەراغێکی ئەمنی دروست بووە لە نێوان هێزی عێراقی و هێزی پێشمەرگەی کوردستان ئەگەر ئەو ناوچانە دووبارە ڕێگە بدرێ یا ئەو هێزە هاوبەشەی پێک دەهێنرێ
پڕی بکاتەوە یاخود ئەوەتە ڕێگە بدرێ هێزی پێشمەرگە ڕۆڵی خۆی ببینێن لەو ناوچانە بۆ پارێزگاریکردن لە ناوچەکان و بۆ پارێزگاریکردن بە تایبەتی خێزانە کوردەکانی و مەنتەقانەوە خێزانەکانی تریش عەرەب و تورکمان لەو ناوچانە هەنا بۆ پارێزگاریکردنی خەڵکە مەدەنیەکە لەو ناوچەیە ئەمە زۆر گرنگە ئەوە یەکلایی بکرێتەوە لەگە حکوومەتی ئیتیحادی یا ئەوەتە ڕێگە بدرێ هێزی پێشمەرگە بچێ یا ئەوەتە دەبێت هێزێکی هاوبەش دروست بکرێت چونکە دڵنیای فەرمان هەیە بۆ دروستکردنی ئەو هێزە هاوبەشەوە لێژنەی هەمانگیشەیە پارێزگاری لەو ناوچانە بکرێت ئێستا خەریکن ئێستا خەریکن ئەو هێزە هاوبەشە دروست بکرێ بەڵام نابێت تەنها بۆ کاتی بێ ئەبێ بۆ داهاتوو ئێمە پارێزگاری لەو ناوچانە بکەین و بە تایبەتی پارێزگاری کەرکووکیش یعنی بەڵام پارێزگاری کەرکووک نابێت لە نێوان هێزە کوردەکان ببەسترێتەوە بە پێکەنانی حکوومەتی عێراق من چ پۆستێک وەردەگرم لایەنی بەرامبەر لە کوردەکان چ پۆستێک وەرەگرێت کورد بێتن و لە ناو کوردیشە بەڵێ بەنسبەت دێشێتی دانانی پارێزگار بەڵام دەبێت لەگەی حکوومەتی عێراقیش یەکلایی بکرێتەوە پارێزگارێکی کورد لە پشت یەکێتی نیشتیمانی کوردستان دابنرێ بۆ کەرکووک چونکە ئەوە لەسەر بنەمای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی 2005 ئەم پارێزگایە دیاری کراوە لە دوای ئەم هەڵبژاردنە هیچ هەڵبژاردننی تر ئەنجام نەدراوە لە پارێزگای کەرکووک کەی هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی پارێزگاکان ئەنجام درا لە کەرکووک ئەو کاتە چێ براوە یەکەم بوو پیرۆزیبی ببێ بە پارێزگاری کەرکووک بەڵام لە ئێستادا لەبەر ئەوەی هیچ هەڵبژاردننی تر ئەنجام نەدراوە پێویستە ئەم پارێزگاری کەرکووک پشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ و بە تایبەتیش لە ڕاگەیاندنەکان لەو ماوەیە بە تایبەتی لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر جار باز دەکرێت لەوەی ئایا لە نێوان سەر و کۆماری عێراق و لە نێوان پارێزگاری کەرکووک یەکێتی کامەی وەرەگرێ و کامەی ئەدا بە پارتی دیموکراتی کوردستان نابێ ئەمە دوو بابەتی زۆر جیاوازن بە هیچ شێوەیەک بەیەکەوە ببەسرێتەوە پێویستە پارێزگاری کەرکووک لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەو کابینەی ئێستا لە کارەدایە پێکاتن هەبوو لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە ڕێکەون بۆ ئەوەی پارێزگارێکی کورد لە پشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام لایەنی پارتیژ ڕەزامەند بێ لەسەری دابنێ بۆ پارێزگای کەرکووک بەڵام ئەوە پارتی لە دوای ئەوەی حکوومەت پێکهێنرا مەرامی خۆی پێکە پابەند نەبوو بەو ڕێکەوتنەیە کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامیدا بوو بۆیە تا ئێستا پارێزگارەکە بە وەکالەت کەسێکی عەرەبی بە عەقلێت شۆڤێنی بەڕێوەی دەبا بۆیە ئەو کێشانەی کە ئەو بازی هەم کێشانە بەردەوامن لەگەڵ ڕوبەڕووی خەڵکی ئەو ناوچەیە دەبێتەوە بەم نەفەسەوە لە هەرێمی کوردستان ئێستا وەکوی بینین پەیوەندی نێوان لایەنەکان ڕاستە سەردان هەیە هاتوچۆ هەیە و ڕاگۆڕینەوە هەیە لەسەر دۆخی عێراق لەسەر پێکەنانی کابینەی حکوومەتی عێراق لەسەر ناوچە کێشە لەسەرەکان بەڵام ئەگەر بەم سارد و سڕی ئێستا بێک ئێمەی بینین پێ دوایان ئەم کێشانە بەرەو چارەسەر بڕایە دۆخی کەرکووک هەر بەو شێوازەی کە ئێستا هەیە بمێنێتەوە لە داهاتووشە خۆی بەدڵنیایەوە ئەگەر بەو شێوەیە بێ کورد ڕێک نەکەوێت لە نێوان خۆی بارودۆخی نەکرد ناوچە جێناکۆکەکان بارودۆخی هەرێمی کوردستانیش بەرەو نائارامی دەچی بە تایبەتی ئەمە دەبینی لە ڕابردوودا ئەو دۆخە نائارامی ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە و بە تایبەتی ئێستا دەبینین هەفتەیەکە ژمارەیەکی زۆر لە خێزانی کورد لە ئاوارە بوون لە سەر سنووری کۆچبەرانی کورد کە بە تایبەتی زۆربیان هەرێمی کوردستانە ژنی بە تەمەن و مناڵ و گەنج و بە هەموو تەمەنێکی تێدا لە بیلاڕوسیا ئەوانە لەو دۆخە ساردوسۆڵە تا ئێستا 11 کەسیان گیانیان لە دەستداوە تەرمەکانە دەنرێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەمە زۆر مایە نیگەرانی دروست کردووە لە سەرتاسەری هەرێمی کوردستان و ناوچەکە و عێراق و وڵاتانی دەرەوەش بە تایبەتی زۆر جێمان لێ دەبێت گەنجەکان قسە دەکەن دەرە هەرێمی کوردستان نائارامە دوا ڕۆژمان دیار نییە
لە دۆخێکی خراپی ئابووری دادەژین ئەمە کاریگەری نەرێنی زۆری دەبی لەسەر هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ ئەم کۆمپانیا بیانیانەی یاخود ئەو وڵاتانەی کە کنسڵگەری لە هەرێمی کوردستان دەکەنەوە کاریگەری دەبێت لەسەر هەرێمی کوردستان و تێڕوانینی وڵاتانی دنیا خراپ دەبێت لەسەر هەرێمی کوردستان بۆیە بۆ ئەوەی ئێمە کۆتایی بەو کێشانە بینین هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دۆخێکی ئارام بژین و بتوانین دوا ڕۆژی گەنجەکان زامین بکەین هەلیکاریان بۆ بدۆزینەوە دەرچووی زانکۆکان دابمەزرێن یاخود لە حتا کۆمپانیای ئەهلیش بێ بەڵام کار نییە بە شێوەیەکی گشتی ئەمەش بۆ بارودۆخی ئابووری و بای کردووە کە دەرفەتی کار بۆ ئەوانە نەڕەخسێ وەکو پێویست پێویستە هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە بەیەکەوە بە یەک بەرنامەی تۆکمە ڕوو لە بەغدا بکە نەک تەنها ئێمە شەڕمان لەسەر ئەوەی بی سەر و کۆمار بۆچێ دەبێت یاخود وەزیرێک وەردەگرین لەوێ وەزیرێک جێگیر دەکەین بەلای ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بابەتەکان گرنگی زیاتر هەیە لەوەی کە پۆستێکی وزاریە یاخۆ پۆستێکی حکومی وەرەگرین ئێمە دەبێت تەرکیز بکەین لەسەر ئەوەی داهاتووی هەرێمی کوردستان ئابووری چبێ لەگەڵ بەتابەتی داهاتووی ئابووریمان لەگەڵ حکوومەتی ئیتیحادی یاسای نەوت و گاز کێشەی هەیە هەناردەکردنی نەوت کێشەی هەیە سنوورمان کێشەی هەیە خاڵک گومرجەکانمان کێشەی هەیە بەتابەتی هێزی پێشمەرگەمە کێشەی هەیە ناسەجێ ناکۆکان وەکو ئێستا باسان کرد لە بەرنامەکان ئەمانە کۆمەڵی کێشەیە کۆمەڵی مادەی دەستوری تا ئێستا کە بە یاسا ڕێک دەخرێ ئەمانە بە یاسا ڕێک نەخراوە بۆ ئەوەی ئێمە بتوانین چۆن ڕەفتار لەگەڵ ئەو یاسایە دەکەین بۆ ئەوی هەرێمی کوردستان وەکو هەرێمێکی ئارام وەکو هەرێمێکی جێگیر ڕەفتار بکە لەگەر هاوڵاتیانی خۆشیان هاوڵاتی هەرێمی کوردستان بەرچاویان ڕوون دەبێت بۆ داهاتویان نەک ڕۆژانە هەزاران گەنجمان ڕوو لە سنوورەکانی وەکو وڵاتانی بیلاڕوسیا و ئیتالیا و لە دەریای ئیجەرجیان لە دەست بدەن بەداخەوە نیگەرانین بۆ ئەوانە لێرەوە سڵاو بۆ گیانی ئەوانە ڕۆحی پاچیان شاد بێ و هیوادارین حکوومەت هەرێمی کوردستانیش بە خەمی خۆی بزانێ بە دوواداچوون بکە بۆ ئەم هاوڵاتیانە کە ڕوو لە وڵاتانی دەرەوە دەکەن بتوانین دەرفەتێکی باشتر بڕەخسێنین بە هاوڵاتیان بۆ ئەوەی دوو ئەو کارە ساتەی کە لەو ڕۆژانەی ڕابردوو ڕوویدا دووبارە ڕوو لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەکاتەوە و تووشی ئەو نەهامەتیە نەبن. دەستەکانە خۆش خات و ڕابیحە دێمەوە خزمەت جەنابێت کاک ڕەمەزانیانی بۆ نمونە ئێستا خات و ڕابیحە باسی لەوە کرد ینی پارێزگاری کەرکووک لە داهاتوە دەبێ ئەمە پشتکێشێتی نیشتیمانی کوردستانەوە یەکلاش بۆتەوە ئەمە پاکێجێک نییە لەگەڵ بۆ نمونە پۆستەکانی بەغدا بێ ئەیم لەمێ ئەوە پرسم لە بەڕێستان ڕاستە ئیداری کەرکووک ئیدارێکی سەپێنراو بووە لە ڕابردووە لە ئێستاشدا بەڵام پێ دوایە بە گۆڕانی پۆستی پارێزگار ئەگەر بێتەوە لای کورد ئەو کێشانی کە ئێستا هەیە لە ناوچەکە ئەو جم و جوڵانی داعشێکە لە ناوچەکە ئەو خاکداژیکردن و زەویزارێت داژیکردنی کورد کە هەیە لە ناوچەکە ئەمانە ئەتوانین بڵین کۆتایی پێێت ئەو کاتە بەڵێ من پێتەڵێم پارێزگاری بە زۆر سەپێنراو بەسەر کەرکووکایە خۆی سەتانەوەتی کێشەکان ئەو عینێتەوە سەتانەوەتی کێشەکان ئەو عینێتەوە ئێستا کە ئەو نووسراوانەی کە دێ عەرەبی هاوردەکانی هێنە نووسایی پارێزگاری بە سەپێندایی بە زۆر بەسەر کەرکووکایە ئەو مشکلانەی کە بەسەرماندێ لەو کێشانەی کە لە سنووری سەرگەڕان و دەوروبەری هەموو سنوورەکانی کەرکووکە ئەو سەتانەوەتونەی سەبەبەکە ئەوە تر بە هەوڵی ئەوەدا مشکلە بنێتەوە ئەو ئاژاوشتانەی کاکرێ کتاب نووسراوەکە ئەو نووسراوانەی کاچێن لە بەڕێوەبەراتی کشتتوکالی کەرکووک بۆمان دێ ئەوانی لە نفوس هەموو شوێنەکان بە عیازی ئەوە کرێت هیچ شتێک نێ بەبێ عازی ئەو بکرێ هەر نووسراوەکان لە هەر شوێنێکەوە دێ ئەو نووسایی بۆ کردووە ڕێنمایی بۆ کێشاوە چۆن ئیشەکان بکە و لەکوێ دەست پێ بکە تا بێ مشکلەمان بۆ بنێتەوە تا چۆن بێت کێشەکان لەوێ دروست بکات و بە شتێکی عەلەساس قانونی و ئین بێت بەڵام بەداخەوە خەڵکانی خۆمان هەن ینی لەگەڵمان نین بۆ چارەسەری کێشەکان کە لایەنی کەیە ئێستا خەمی کەرکووک بۆتە خەمی یەکێتی ئەوە یەکێتی خەمی کەرکووکە و یەکێتی ئەوڵادا بۆ چارەسەرکردنی کێشەکانی کەرکووک و لە خەمی یەکێتیە ئەگە لایەنەکانی کەش ئەوها بوویان بەو شێوە قەنەعەتم وانە بوو ئەم وەزعی ئێستامان بەسەرات و ئەومان بەسەر بێت ئەمە لەلایەک لەلایە کێش ئەو پارێزگارە خۆلایەنی کە بوو لەگەڵمانە ئەیتوانی دانن لێت و لا بدرێ بەڕاستی سەتانەوەتی کێشەکانی پارێزگاری کەرکووک
ڕاکان جوبوریە ئەو مشکلانەما بۆ نێتەوە بەڕێوەبەراتی کشتتوکاڵی کەرکووکە لە نفوسەوە شتمان بۆ هاتووە نووسراوەکان لە محکەمەی سنافۆ کتاب بۆ نووسراو کراوە بەڵام ئەوان ئەو نووسراوانەی کە ئەیکەن محکمەی سناف لە چۆوە نووسرایان بۆ دێ لەسەر چ نووسرای ئەو شاکرێت لەسەر کتابی بەڕێوەبەراتی کشتتوکاڵی کەرکووکە لەسەر نفوسی دایرەی نفوسی کەرکووکەمانە داوایان لێ کراوەڵێن بە ئەم عەرەبە لە چۆوە هاتووە ئەمە خەڵکی ڕەسەنیێرەیە نفوسی کەرکووک جوابی ناداتەوە بە سەراحەت بەڕاستی ناڵێ ئەمە لە جنوب هاتووە و فڵانی خەڵکی کوتە یان ناسرەیە یاخود دیوانەیە ئەم پیاوە ئەوەنە بەهێزە کە ئاوها کەس نەتوانێت ینی بەرپەرچی باتەوە یا ڕێی پێ بگرێ بۆم کارە شۆڤێنیانەی کەیکا چکە بەڕاستی هەر لە ناو عشرەتەکەی خۆشی کە جبووریەکانە دەنگویەکەیە کە لێ ناڕازیم بەڕاستی یعنی ئەمە پێت وایە لایەنێکی دەرەکی یاخود دەستێکی دەرەکی یاخود هۆکارێک کارتێکەرێکی دەرەکی هەیە بۆی کام ڕووداوانە لە کەرکووک بەم جۆرە ئاراستاکرێ بەڵێ ئەو بە ئەوەندە پیاوێکی بەتوانە و بەهێز نییە ئەوەندە خەڵکشی بە پشتۆم جەلا بتفن بەڵام بەداخەوە مشکلەکان لێرەیە سەر هەڵەدا ئەو ناتەبەیەی کورد لە بەغا ئەوە وای کردووە ئەو ناتەبایی خۆمان لە کەرکووکایە کە هێزەکانی کە لەگەڵمان نین تا بتوانین بەرەنگاری بینەوە تا بتوانین لای بدەین هۆکارەکە 160 خۆمانین ناتەبایی خۆمانە لە بەغاکە لە یەکدەنگ نین بۆی بتوانین یەکلایکەینەوەی شۆشەکان یەکدا بێتەوە پارێزگارە لادین من پێتەڵێن پارێزگارێک کورد بێت سەتی کێشەکانمان لەسەر لاچیە بەڕاستی کێشەکانی ئێمە ئێستا خۆی لەوای بینێتەوە دەستێکەیە لە پشتەوە هانی پارێزگارەدا بۆ ئەم تێکدانی ئەم وەزعی کەرکووک بۆ خۆش کاکە خۆ پارێزگاری کەرکووک خۆی هاوردەیە ئەکرێت تۆ باسی هاورداکەین پارێزگاری کەرکووک خۆی هاوردەیە هێچەکە لەو عەرەبە هاوردانەی کە بە تعریب هاتوۆتە کەرکووکەوە 10 تا لافەکانە 10,000ەکان بەڵێ خۆشی 10 تا لافە 10,000ە بەڵام ئەوەی بە جەناب دەڵێم ئێستا ئێمە ئەگەر یەکدەنگین لە بەغا تەبابین لە کەرکووکایە ئەتوانین هەموو شتەکان ئێستا لەم کاتەیە 160 کێشەکانمان چارەسەرەکەی ئێستا لەم کاتەیە توانین 160 کێشەکانمان کاگڕەمەزان دەست خۆش تۆزێ ئیسراحەت بکە تۆزێ ئایش خۆرە دەست خۆش بدێمەوە خزمەت جەنابەت خات و ڕابیح یانی ئەمەوە پرسم لەسەر دۆخی عێراق بەگشتی کاگڕەمەزان ئەتوانین ینی بەردەوامبی لەسەر قسەکانە فەرموو ببوورە بەڵێ ئەچمە لای خات و ڕابیح یانی ئەمەوە پرسم ئەوەی بەگشتی کە ئێستا لە عێراقدا گوزەریانی دۆخێکە ڕاستە ینی زۆرێک لە وڵاتان لە عێراقدا چۆنەڵی کارتێکەریان هەیە و دەستی دەرەکی هۆکارە بۆ جۆرێک لە جوڵاندنی دۆسیەکان لە عێراقدا بەڵام بینیمانیانی لە دوای هەوڵی تیرۆرکردنی سەرۆکوەزیران مستەفا کازمی ینی هەموو لایەنەکان بەگشتی ئیدانەیان کرد و ئێران ینی بەجددی هاتە سەرخەد و هاتە عێراق و کۆبوونەوەی کرد لەگە سەرجەملایەنە شیعەکان بە دیاریکراوی پێ دوایە لە دوای ئەو دۆخەی کە دروست بوو لە دوای هەوڵی تیرۆرکردنی مستەفا کازمی و تەداخولکردنی ئێران پێ دوایە دۆخی عێراق تا ڕادەیەک ئارامتر نەبووتەوە و ئێوە وای نابینن کە حکوومەتی داهاتووی عێراق هەرچەندە پێشووتر وتە ئەستەمەوە بە ئاسانی وا بە زووی پێک بێ پێ دوانێ ینی تا ڕادەیەک میکانیزمی پێکهێنانی حکوومەتی خێراتر کردبێ لە عێراقە بەڵێ خۆی هەر حکوومەتەکە دەوێت پێک بینن یعنی لە کۆتاییدا لە هەموو خولێکی هەڵبژاردن لە نێو ماڵی شیعە کێشە هەبووە بۆ پێکەنانی حکوومەت بەڵام هەموو جارێ محاولە کرایە بە ڕێگەیەک لە ڕێگەیەکان کاتێکی زیاتر لە بەردەستیان بێ بۆ گفتوگۆ بۆیە ئەڵێم وا چاوەڕوان ناکرێ مەسەرەن لە مانگێکی داهاتوو یا مانگونی وەک تا سەری ساڵ حکوومەت پێک بێ لە ڕابردوودا لە 2010 دووبارە داوای هەژمارکردنەوەی لە 2014 داوای هەژمارکردنەوەی دەنگەکان کراوە
کە دووبارە دیسان دووسێ هەفتەی خەیان دەنگەکان بەدەست ژمێردرایەوە. ئێستاش قسە لەسەر ئەوە هەیە داوا بکەن دووبارە دەنگەکان بژمێردرێتەوە بەدەست لەگەڵ ژمارەی ئەلکترۆنیەکە بەراوردی بکەن بۆ ئەوەی ئەنجامی ڕاستەقینە دەرکەوێ. ئەمە پێشنیارێکە. پێشنیارێکی تر هەیە داوا ئەکەن لە هەر شارێک بازنەیەک لە بازنەکان هەڵبژێرن دەنگەکەی دووبارە هەژمار بکرێتەوە بەدەست بۆ ئەوەی بزانن دڵنیا بن لەوەی کە ئایا دەنگەکان لەگەڵ ئەلکترۆنیەکە وەکو یەکە ئەوەی بەدەست دەژمێردرێتەوە ئەگەر وەکو یەک بوو ئەوە ئەنجامەکە بەو شێوەیە ئەگەر کۆمیسیۆن ڕازیە بەم داوایانە شارێکە ئەوە دەبێ هەمووی دووبارە بێتەوە. ئەمە تا ئێستا وەکو پێشنیارە ئەم لایەنانەی کە ڕازی نین بە ئەنجامی هەڵبژاردنەکە ئەو پێشنیارانە دەخەنە ڕوو لە ڕاگەیاندەکان باسی لێوە دەکەن چونکە تا ئێستا ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان ڕانەگەیەندراوە بەڵام دوای ئەوەی کە مەحکەمەی ئیتیحادی ئەنجامەکە ڕابگەێنێ ئەوە بە هیچ شێوەیەک ناتوانن تانە لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان بدا. بەڕای من بۆیە تا ئێستا تۆزێک هێواشیان کردێتەوە یاخۆت پەلە ناکەن لەوەی ئەنجامی هەڵبژاردنەکە ڕابگەێنن بزانن بەرچاویان ڕوون بێت تا چەند ئەم لایەنە سیاسیانە قبولی ئەو ئەنجامە دەکەن. بەڵام لە کۆتاییدا بار شێوەیەک لە شێوەکان بێ لایەنە شیعەکان دەبێ ڕێک بکەون ئەگەر پێشنیارێکی تریش هەیە کە وا دەخەنە ڕوو بە ئەم حکوومەتە بۆ کاتێکی کاتی پێک بهێنرێ واتە ماوەی 2 ساڵ لەم 2 ساڵە بتوانن یاسای هەڵبژاردن هەموار بکەنەوە بە یاسایەکی تر بتوانن هەڵبژاردن دووبارە هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکرێتەوە. ئەمانە هەموو تەنها قسەیە تا ئێستا لە گۆڕەپانی سیاسی بە تایبەتی لە نێوماڵی شیعە بازی لێوە دەکرێت لە نێوان بەرەی سەدرەکانیش تا ئێستا داوای پێکەنانی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی دەکەن مەبەستیان لەو زۆرینە نیشتیمانی ئەوەیە کە شیعە و کورد و سونەشی تێدا بێ ئەم حکوومەتە پێکبینن بەرەکەی تریش ببن بە ئۆپۆزیسیۆن بەڵام بەرەکەی تر ڕایان وایە ئەگەر بێت و ئەوان ببن بە ئۆپۆزیسیۆن ئەو کاتە ئەو حکوومەتە جێگیر نابێ و پەرلەمانیش تێیدا دەوام وەکو ئاسایی نابێ بڕیارەکان ناتوانرێ بە شێوەیەکی تەندروست دەربچێ و ناتوانرێ عێراق ئابووری پێشکەوتوو بەخۆوە ببێنێ یاخود گەشە سندن بەخۆ بێنێ بتوانانی خزمەت گوزاری پێشکەش بە هاوڵاتیانی عێراق بکە چونکە ئێستا دۆخی عێراقیش بەڕاستی لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی خزمەت گوزاریەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پەروەردە و فێرکردنەوە زانکۆکان لە ڕووی بێکاری لە هەمووی ئەوانە بەرەو خراپیە لە ڕووی ئابووریشیەوە ساڵانە لە یاسای بودجە کورتێنانی بودجەمان هەیە و پشتی تەنها بەنەوت بەستووە تا ئێستا نەیتوانێت لە ڕووی کشتتوکاڵیەوە بەرەو پێش بچی لە ڕووی پیشەسازیەوە بەرەو پێشەوە بچی ئەمان هەموو کێشەیە لە ناو عێراقا هەیە تەنانەت نەیتوانێت ئاوەدانی و بنیادنانەوەی عێراقیش شەقامەکانی یاخود کارەبا دابین کە بۆ هاوڵاتیان ئەمان هەموو کێشەیە ڕوبەڕووی عێراق دەبێتەوە ئەگەر لایەنی شیعە دووبارە ئەم ناکۆچیانە لە نێوانیان بەردەوام سەر هەر بداتەوە ئەوە ناتوانن 4 ساڵی داهاتوو بەو شێوازە تا کۆتایی بن چۆن ئەم هەڵبژاردنە لە 2018 بە هەمان شێوەی ئێستا لایەنە شیعەکان کێشەی پێکەنانی کابینەکەیان هەبوو و دیاریکردنی کەسی ڕاست پێدراو بۆ ئەوەی حکوومەتی داهاتوو پێک بێنێ لە نێوان خۆیان دوایە لە کۆتاییدا بەڕێز عادل عەبدولمەهدییان هەڵبژارد وەکو مرەشحێکی بێلایەن کە لە نێوان هەمویان پەسەندکراو بوو بەڵام نەیتوانی سەرکەوتوو بێ نەک خۆی وەکو ئەوەی کەسایەتێکی لێهاتوو بوو ڕابردووی سیاسیەکی زۆری هەبوو شارەزا بوو بەڵام پشتیوانی بەهێزی نەبوو بەڵێ پاڵپشتی نەبوو لەناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقا وەزیرەکان پاڵپشتی نەبوون و هەروەها هێزی ئەمنی پاڵپشتی نەبوو و نەیتوانی هێزی ئەمنیەکان بەتەواوی بێنێتە ژێڕەچێفی خۆی تەدەخولات لە نێوان لایەنە سیاسیەکان زۆر بوو فشاری لەسەر زۆر بوو بۆ هەر ئەوانیش بوون هێزە سیاسیەکان بوون زیاتر شەقامیان جولاند و خۆپیشاندانیان کرد و کوشتن و برینداری کوژرا و برینداری لێکەوتەوە ئەمە وای کرد بێتە کۆتایی هێنان بە حکوومەتەکەی بەڕێز عادل عەبدولمەهدی لە دوای ئەوە بەڕێز کازمی هات بەڵام تا ئێستا کازمیش حکوومەتەکەی بە حکوومەتێکی لاواز لە قەڵەم دەدرێ چونکە نەتوانێت هیچ بڕیارێکی سیاسی یەکلایەکەرەوە بدا بەڵێنەکانی تەنها ئەوە بۆ خۆپیشاندەران
چونەوە ماڵەوە بەڕاستی نەیتوانێت ئیستیعابی خۆپیشاندەران بکە وەکو ئەوەی هەلی کاریان بۆ بدۆزێتەوە چونکە ئەو کاتە خۆپیشاندەران داواکاریان ئەوە نەبووبوون بە پەرلەمانتار داواکاری خۆپیشاندەران ئەوە بوو هەلیکاریان بۆ بڕەخسێ داواکاری خۆپیشاندەران خزمەت گوزاری بوو داواکاری خۆپیشاندەران ئارامی عێراق بوو ئەمنیەتیان پارێزراو بێ ئەمانە هیچی نەکراوە تا ئێستا بەڵام بار و دۆخەکان ئاراستەکەی گۆڕدرا زۆر باش ئەمە دواسەرنج و پەیامی بەڕێزە لەسەر کۆی گشتی ڕووداوەکان لە عێراق بەڵام لە ماوەی کەمتر لە خولەکێکا سوپاس دەکەم بەڵێ بەدڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان وەک ئەوەی هەمیشە قوربانی داوە لە پێناو بەرژەوەندی گشتی ئەم جارەشیان دەست پێشخەری دەکا بۆ ئەوەی لەگەڵ لایەنە سیاسەکانی تری هەرێمی کوردستان کۆبێتەوە بەرنامەیەکی بەهێز لە پێناو بەرژەوەندی گشتی گەلی کوردستان و ناوچە دابڕێوناوەکانی هەرێمی کوردستان دابنرێ دوای ئەوەی کە لایەنە شیعەکان ڕێک دەکەون چۆن حکوومەتێک پێک دێنن لە داهاتوودا و بە تایبەتی لایەنەکانی تریش بەشداری بکەن ئەو کاتە کورد بە یەک لیژنەی پێکاتوو بەو بەرنامە بەهێزە بەرەو بەغدا دەکەوێتە ڕێو دەتوانێت لەو حکوومەتە بەشدار بێ بەڵام دەبێت بەرنامەکەش بە شێوەیەک بێ هیچ نەبێ ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ناوچە جێناکۆکەکان بۆ 4 ساڵی داهاتوو زامن بکە. دەستخۆش خات و ڕەبیحە سوپاس دەکەم کاک ڕەمەزان عوسمان کادری پێشکەوتوویشێتی دوا سەرنجێ و دوا پەیامە و دوا چارەسەر ئەگەر لە داهاتووە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی کورد بیەوێ لەگەڵ بەغدا گفتوگۆی لەسەر بکە بۆ ناوچە کێشە لە سەرەکانی و پێشنیاری چێکم بەڵام لە ماوەی 2 خولەک سوپاس دەکەم. بەڵێ داواکارم لە قیادەی کوردی بە تایبەتی هەرێمی کوردستان لەوە کە چەند بۆ دانوستانەکانیان داوای بودجە و نەوت و ئەو شتانە نەکرێت بەڕاستی چارەسەری کێشەکانی ناوچە جێناکۆکەکان بکرێت مادەی 140 جێبەجێ بکرێت ئەمە لایەکیش مکە بۆیە دەڵێم داواکارم لە لایەنە سیاسەکانی کورد بەڵام بۆ یەکێتی خۆی لە خەمی کەرکووکایە یەکێتی خۆی خەمی کەرکوو جێتی خۆی ڕۆژانە باز لە وەزعەکان و چارەسەری ئاڵۆزیەکان کێشەکانی کەرکووک کات بەڵام هەم دیسان داواکارم لە قیادەی کورد و لە سەرکردایەتی یەکێتی بۆ چارەسەرکردنی کەرکووک بێنە سەر خەت و ئەم وەزعی هەمانە بەرەو ئاراستە و عەقارێکی باش بچێت تا خەڵک کۆچی نەکردو بەرەو هەرێمی کوردستان کە خەڵک لە هەرێمی کوردستان لێرە ڕۆی بەرەو هەرێمی کوردستان بەڕاستی سۆڵکردنی سنوورەکان ئەوجا تعریبەکەی بە کەیفی خۆی دێت بە بێوە کەس ڕێگری بێت و کەس ئینی بۆ بکات ئەمە خاوەنی ئەم خاکەنی ئەمە خاوەنی کەرکووچین ئێمە خاوەنی ئەم سنوورین ناکرێەوە بە ئاسانی لەبەر خاتری هەنێ شتی داواچیانی واز وچەند نیە نەوتە نازام چی ئەم شتانەمووی وەلا بنێن ئەوەی ئێستا گرنگە خاکەکەمان لە هەموو شت گرنگترە هیوادارم قیادەی کوردی هەوڵێکی زدی بدا بۆ گەڕانەوەی خاکەکە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەی لە سنوورەکانمان ڕوودا و ڕووەدا ئێستاکە ئەمە ئەگە بە یەکریزی بە تەبایی نەبێت چارەسەر ناکرێت یەکێتی بەڕاستی بە زدی هەوڵی داوە بەڵام لایەنە سیاسیەکان لەگەڵی نەبن ئەمەوە بە ئاسانی چارەسەر ناکرێم کێشێ من ئەوەی کە ئێمە وەکو یەکێتی کردومانە شتێکی چاکمان کردووە بەڵام لایەنە سیاسەکانە بێن لەگەڵمان بۆ چارەسەرکردنی کێشەکە ئەگەوان نێن زۆر زەحمەتە بتوانین وا بە ئاسانی چارەسەریکەین بەڵام ئێمە وەک یەکێتی نە کۆڵە دەین نە درێغیشەکەین هەر لە هەوڵی ئەوە داین چارەسەری ئەم وەزعەی ناوچە جێناکۆکەکان و مادەی 140 جێبەجێ بکرێت و خاستن سنووری کەرکووک بەڕاستی قیادی یەکێتی لەسەر خەتە بۆ تەواوی ناوچە بەس بە تایبەتی کەرکووک ئەوەی ئەم ڕۆژکە کراوە دەستخۆشی لە هەموو قیادەی یەکێتیەکەم بە تایبەتی ئەو برادرانی کە زۆر لە خەمی بوون لە هەوڵیاندا و زیاتر ماندوو بوون لە وەزعی کە ئەمڕۆ نانی هێش کێشەکان گەورە بێتەوە زۆر سپاس بۆ بەڕێشتان دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ کاک ڕەمەزان عوسمان کادری پێشکەوتووی یەکێتی لە کەرکووک و سەرگەڕان سپاس دەکەم کە لە کەرکووکەوە لەگەڵ مابووی ئێرە سپاس بۆ خاتوڕاوی حەمەد ئەندامی سەرکردایەتی یەکێتی کە لە سۆدەکانمان لە شاری هەولێر لەگەڵ مابوو بەڵای بینەرانی بەڕێز زەڵقەیەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ